بەڕاستی ئەو بودجەیە دەتوانین بڵین جیاوازێکی زۆر ڕیشەی هەیە لەگەڵ بودجەکانی تری ڕابردووی عێراق. ئەویش لەو ڕۆیەکەوە داهاتەکانی هەرێمی کوردستانی ڕاستە و خۆ کردەوە داهاتی عێراق. بۆیە زۆر لەوە سەرنجێکی زۆر گرنگە سەرنجی بدەین ئەوەیەکەوە نەوتی هەرێمی کوردستان هەروەها داهاتی خاڵە گومرجەکان داهاتە ناوخۆیەکان باج و ڕسومات هەمووی بە داهاتی حکوومەتی عێراقی ئەژمار کردووە و بە یەک لە سەرچاوەکانی داهاتی عێراقیدانەوە ئەو 198 تریلیۆنە یەک لە داهاتەکانی سەرچاوەکانی داهاتی ئەو 198 تریلیۆنە داهاتەکانی نەوت و نانەوتی هەرێمی کوردستانەوە بەڕاستە خۆش باسی کردووە. کەواتە ئەوە لێکەوتێکی زۆر ڕاستەوە خۆی هەیە بەهۆی کەوە ئەگەر هەر کاتێک حکوومەتی هەرێمی کوردستان بودجەی یەک لە سەرچاوەکانی بودجەی عێراقی دابین نەکات واتە بەمانایشتر نەتوانێ نەوتی هەرێمی کوردستان و هەروەها داهاتی خاڵە گومرجەکان و ڕسومات و داهاتی ناوخۆی تەسلیمی بە عێراق نەکات ئەو کاتی عێراقیش بە هیچ شێوەیەک تەنانەت دینارێکیش بۆ هەرێمی کوردستان نانێری. ئەو بودجەیە جیاوازەشی زۆری هەیە لەگەڵ بودجەکانی ڕابردوو وا لێکەوتەشی زۆر دەبێت لەسەر هەرێمی کوردستان ئەگەر جێبەجێ نەکرێت چونکە هەرێمی کوردستان سودمەند دەبێت لە نزیکەی ساڵێ ئەگەر لە ستا 12ەکەی بۆ حیساب بکەین ساڵێ دەکات 25 تریلیۆن دیناری عێراقی لە کاتێکدا بە گوێرەی داتاکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2022 حکوومەتی هەرێمی کوردستان هەموو داهات و خەرجەکانی نزیکەی 16 تریلیۆن بووە. کەواتە هەر لە نزیکەی هەر عاقلێک سیر بکات و بیخوێنتەوە دەزانیکەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر ئەو ئیتفاقیە جێبەجێ بکات 9 تریلیۆن دینار ساڵانە قازانج دەکات کەوا ئێمە لێکمان داواتەوە نزیکەی دەکات 2000 قوتابخانەی 18 پۆلی مۆدێرن پێ دروست دەکرێت هەروەها نزیکەی 50 نەخۆشخانەی 200 قەروێلەی مۆدێرنی پێ دروست دەکرێت لە هەموو شار و شارستانی هەرێمی کوردستان. و مەترسی زۆر گەورە هەیەکەوە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان پابەند نەبوو وەکو چەند ڕێکەوتەکانی ڕابردوو چونکە هەموو ڕێکەوتنەکانی ڕابردوو نزیکەی 10 ڕێکەوتن کراوە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی بەڵام هەموو بادەڕەکانی تێکدان و شکستپێنان بە ڕێکەوتنەکان هەمووی حکوومەتی هەرێمی کوردستان بوو. ئەو جارش بەڕاستی ئەگەر هاتوو حکوومەتی هەرێمی کوردستان پێوە پابەند نەبێت مەترسی زۆر گەورە هەیەکەوە لە خودی دادگای فیدرالی دیسان سکاڵا بکرێت لە دژی ئەو ڕێکەوتنەوە و هەروەها خەڵکی هەرێمی کوردستان دیسان بێبەش بکرێن لەو بودجێ حکوومەتی عێراق لە کاتێکدا حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت بژێوی موچەی خەڵکی هەرێمی کوردستان دابین کە ناتوانێت پرۆژە استراتیجیەکان بەردەوام بێت و گەشە پێدانی ئابووری لە هەرێمی کوردستان بەردەوام بێت. بۆیە ئەو بودجێ دەتوانین بڵین مەترسیەکی گەورەی هەیە ئەگەر جێبەجێ نەکرێت زەرمەندی یەکەم خەڵکی هەرێمی کوردستان و بەڕاستی مەترسیم لێوە هەیەکەوە حکوومەتی هەرێمی کوردستان پابەند نەبێت. ئەویش لەبەرەوەی ڕابردوو هەموو ڕێکەوتنەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی کاتێک ئەنجام درراوە سەبارەت بە نەوت و غاز و داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان پاشگزی کردووە و ڕێکەوتنەکانی جێبەجێ نەکردووە. ئەویش دەتوانین بڵێن بۆ چەند هۆکارێکی سەرنجی دەگەڕێتەوە. یەکەم دۆسیەی نەوت بە تەواوی لەدەست حکوومەتی هەرێم نییە بەڵکو لە دەوڵەتی تورکیایە. دواتر شەڕی ناوخۆی هەرێمی کوردستان لێوان هەردوو حزبی دەسەڵات لەسەر خاڵە گومرجەکان و داهاتی ناوخۆی بۆ ئێستا چۆن بە ئاسانی تەسلیمی حکوومەتی عێراقی دەکەن. بەداخەوە هیوادارین ئەمجارە کەمێک بەرژەوەندی خەڵک پێش بەرژەوەندی تایبەتی خۆیان دابنێن و بتوان ئەو ڕێکەوتنە جێبەجێ بکەن.